پەرلەمان گەورەترین دەسەڵاتی یاسادانان و چاودێری کارەکانی حکوومەتە. پەرلەمان لە هەرێمی کوردستان لە ساڵی 1992 یەکەمین خولی خۆی گرێدا و دواتر لە 2005 خولی دووەمی خۆی گرێدا و دواتریش ئەم خولانە بەردەوام بوو تا ساڵی 2009 کە خولی سێمی پەرلەمانی کوردستان گرێدرا و دواتریش لە 2013 خولی چوارەمی پەرلەمانی کوردستان گرێدرا کە دەتوانین بڵێن ئەمە یەکێکە لە خولە چالاکەکانی پەرلەمانی کوردستان و هەر لەم خولێش بوو بۆ ماوەی 2 ساڵ دەرگای پەرلەمانی کوردستان بە تەواوەتی داخرا. ساڵی 2018 خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان دەرز بەکار بوو کە ئەم خولەیە تا ئێستا 2 ساڵ بەسەر تەمەنی تێپەڕ بووە. دەستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان راپۆرتی 2 ساڵی خولی پێنجەمی خۆی بڵاو کردوەوە کە بەپێی راپۆرتەکە بێ 42 پێشنیاز و پرۆژە یاسا پێشکەش بە پەرلەمانی کوردستان و دەستەی سەرۆکایەتی کراوە. لەو 42 چاردەیان بووم بە یاسا و ئێستا بووم بە یاسای بەرکار و لە هەرێمی کوردستان یاساکان بەرکارە. لەم چواردە یاسایە دەدانیان لەلایەن هێزەکانی یان فراکسیۆنەکانی سەر بەدەسەڵاتەوە پێشنیاز کراوە لە پەرلەمانی کوردستان خوێندنەوەی بۆ کراوە بۆ بە یاسا. چواردانەشیان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ناردراوە بۆ پەرلەمانی کوردستان واتە پرۆژە یاسا بوو لە پەرلەمانی کوردستان دەنگی لەسەردراوە و هاوکات ئەوانیش وەکو یاسا ئێستا بەرکارن لە هەرێمی کوردستان. واتە بەپێی راپۆرتەکەی دەستەی سەرۆکایەتی بێ لە ماوەی 2 ساڵی خولی پێنجەم هیچ کام لە هێزەکانی ئۆپۆزیسیۆن پێشنیازەکانیان نەبووە بە یاسا لە پەرلەمانی کوردستان. بۆ نمونە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کە لە ماوەی 2 ساڵەدا 25 پێشنیازە یاسای پێشکەش بە پەرلەمانی کوردستان کردووە بەڵام هیچ کامیان جێبەجێ نەکراوە. لە نێو پەرلەمانی کوردستان لە ماوەی 2 ساڵەدا هەر چواردە یاسا کە دەرچووە هیچ کامێکیان کۆدەنگی سەرجەم ئەندام پەرلەمانەکانی لەسەر نەبووە. ئەو یاسایانەی لەم خولەش دەرچوون هەمیشە و یاسایانە بوون کە خزمەت بە حکوومەت دەکات و باج و ڕوسومات بەسەر هاوڵاتیانەوە زیاد دەکات. بۆ نمونە یاسای لە ئەستۆگرتنی فەرمانبەران لە هەرێمی کوردستان، یاسای فرۆشتن و بەکرێدانی مایەکانی دەوڵەت لە هەرێمی کوردستان کە لەم یاسایە بە 100 ملیۆن دۆلار بۆ حکوومەت دەگەڕێتەوە. یاسای بەرەنگاربوونەوەی بە قاچاغبردنی نەوت و لێدەرهێنراوەکان لە هەرێمی کوردستان، یاسای چاکسازی لە موچەی خانەنشینی و دەرماڵە و بەخشین و چاکسازیەکانی تر، یاسای بەخاوەنکردنی ئەو زەویانەی کە زێدەڕەویان لەسەرکراوە لە سنووری شارەوانیەکانی هەرێمی کوردستان کەم یاسایش پارێکی زۆری هێنایەوە نێو خزێنەی حکوومەت. حکوومەت چۆنی بێ ئاراستی دەکات. هەر لەسەرم یاسایانە پەرلەمانتارێک دەڵێت ئەو راپۆرتە و ڕاستیەمان پێ دەڵێت کە هەمیشە دەڵێن پەرلەمان چۆتە خزمەتی حکوومەت نەوەک خزمەتی گەل و میلەت. بەداخەوە پەرلەمانی کوردستان کەوتۆتە دەست حیزب و کەوتۆتە دەست حکوومەت چۆنی بێ پەرلەمان ئاراستە دەکات و پەرلەمان دەجوولێنێ و ئەگەر پەرلەمانی کوردستان ئەدای کاری خۆی نەگۆڕێ ئەوە پێم وایە پەرلەمان سەرکەوتوو نابێ، پەرلەمان نابێتە نوێنەری خەڵک. خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لەلایەن زۆرینەیەکی تەزویرەوە دەستی بەسەرداگیر کراوە. بەشداری نەکردنی 141 هاوڵاتیان لە پرۆسەی دەنگدان و دیاریکردنی نوێنەرانیان بۆ پەرلەمان ڕێخۆشکەرێکی باش بوو بۆ جووت حیزبی دەسەڵات کە تەزویرەکانیان زیاتر بکەن. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.